پاش گفتوگۆیەکی دوور و درێژ لە پێناو چارەسەرکردنی کێشەی نێوان لایەنە سیاسیەکان لە پێناو کاراکردنەوەی پەرلەمان گەیشتینە ئەو بڕیارانەی خوارد. یەک، پەرلەمان لەلایەن سەرۆکی ئێستای پەرلەمان لە جەلسەی یەکەم دەکرێتەوە کە بەڕێز دکتۆر یوسف محەممەدە. پاشکردنەوەی پەرلەمان لە جەلسەی یەکەم بۆ جەلسەی دووەم سەرۆکایەتی پەرلەمان دەکات سەرۆک جێگرەکەی لەگەڵ بڕیاردەرەکە دەگۆڕدرێ. سەرۆکێکی تازە لەگەڵ جێگر و بڕیاردەرێکی تازە، بەڵام سەرۆکەکەی تازە دیسان لە بزوتنەوەی گۆڕان دەبێت. یعنی بزوتنەوەی گۆڕان یەکێک پێشنیار دەکات لە زمنی ئەندامانی پەرلەمانی لیستی خۆی بۆ سەرۆکایەتیکردنی پەرلەمان. مەسەلەی سێیەم، هەموو ئەو بڕیارانەی لە ئیشوکاری ڕۆژانە دەدرێت پێویستە بە تەبایی بدرێت لەسەر ئەجندای کۆبوونەوەکان، لەسەر پاش پێشخستنی بڕیار و پاش پێشخستنی ئەو لایحانەی کە پێویستە لە ناو پەرلەمان مناقەشەی لەسەر بکرێت. مەسەلەی چوارەم، مەسەلەی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان کە پێشترێ نێردرابوونە ماڵەوە بە ئیجازەیان پێدرابوو، ئیجازەی دوور و درێژ دەگەڕێنەوە سەرکارەکانی خۆیان وەکو پێش. پێم وایە ئەمە ئەو پێشنیارە ئەم بابەتە لە حاڵی حازرێکێ لەو پرۆژە عەمەلی و گونجاوانەیە کە ڕەنگە بەشێکی کێشەکانمان چارەسەر بکەن. من دەمەوێت یەک ملاحەزەی تر بدەم، ئەگەر لێرە و لەوێ یەکێک حەزی لە زیاترە یەکێک حەزی لە کەمترە، ئەمە پرۆژەیەکە بۆ ڕازیکردنی هەموو لایەکان. ناکرێت ڕایەک ڕازی بی لایەک ناڕازی بی، هەموو لایەکان دەبی بزان وە نییە تموحی هەر لایەک بە تەنها بی. من تەمەنام بۆ دەکرد زیاتر وایە، ڕەنگە گۆڕان تەمەنای دەکرد زۆر زیاتر بە، ڕەنگە پارتی تەمەنای دەکرد نەوەیەکی تر وایە. بەڵام ئەمەی کە هەمومان لەسەر کۆکە پێی دەوترە قاسمی مشتەرەکی ئەعزەم، ئەوەیە کە هەیە لەبەردەستە لەسەر ئەوەیان دەتوانین وەکو ئەساس وەریگرین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. و ئەو کاراکردنی پەرلەمان ئەو ئەگەر برادرانی گۆڕان ڕازی بن، دیارە ئەمە بەیانی یەکێتی نیشتیمانی کۆبوونەوەی سەرکردایەتیمان هەیە. لەو کۆبوونەوەی سەرکردایەتی بەیانی ئێمە باسی ئەم پرۆژەیە دەکەین، باسی ئەم ڕێکەوتنە دەکەین، لە هەمان کاتیشدا باسی وەڵامی لایەنە سیاسیەکان دەکەین لەسەر مەسەلەی نەخشە ڕێگا لەگەڵ ئەو بابەتانەی تری کە دێنە پێشێ. و لە ئێستاوەش لەگەڵ برادرانی گۆڕان چ یەکێتی نیشتیمانی، چ پارتی، چ لایەنەکانی تری کە پەرۆشن بۆ کۆتایی هێنان بەم کێشە و بارودۆخێک ئێستا هەیە، دەکەونە گفتوگۆ لەگە برادرانی گۆڕان بۆ گەیاندی بە نەتیجەیەکی ئیجابی.